ئێمە وەکو ئاژەڵ دۆستانی شاری هەولێر هەستاین بە پرۆسەی خاوێنکردنەوەی سەگەکانی سەر شەقام بە مەوادی ئایڤەرمێکتین لەلایەن دکتۆر بەشارە بۆمان دابین کراوە بەپێی ئەوەی کە ئێستاکە خەڵک زیاتر نێزیکبوونەوەی لە ئاژەڵ هەیە بۆیە ئێمە هەستاین بە خاوێنکردنەوەی سەگەکانی سەر شەقام بە مەوادی ئایڤەرمێکتین. مەوادی ئایڤەرمێکتین ماوادێکی قڕکەری عامە لەسەر هەموو عەشەراتەکان ئیش دەکاتن بۆ 6 گەڕەکی شاری هەولێر ئەو هەڵامەتەمان دەست پێ کردووە بۆ ماوەی 7 ڕۆژ بەڵام ئێستا کە پرۆسەکە زۆر سستە بەپێی ئەوەی کە ئاژەڵەکان لە ئاو دەترسن ماوادەکەش لەگەڵ ئاو تێکەڵ دەکرێتن بۆیە ئێمە 4 ڕۆژکەمان درێژ کردەوە بۆ ماوەی 11 ڕۆژ لە 6 گەڕەکی شاری هەولێر پاکەرەوە دەکەین بۆ سەگەکان. ئەو زۆربوونە لەوەی خەڵک ئێستاکە زۆر ینی خۆشەویستی بۆ ئاژەڵ زیادی کردووە خواردن و منەزەمەکان زیادیان کردووە و ڕێکخراوەکان زیادیان کردووە کە دژی ئەوەین کە ئاژەڵ بکوژێتن بۆیە قەدیم ئاژەڵ دەکوژا بەڵام ئێستا کە ئاژەڵ ناکوژێ بەڵام بەپێەوەی ئێستا پێویستمانە شەڵتەرمان بۆ دابین بکرێتن بەڵام شەڵتەرمان هەیە بەڵام شەڵتەرەکان بچووکن یعنی بەقەدەر ئەوەی ناکە کە شاری هەولێر هەمووی سەگەکانی لەخۆ بگرێت. سەگ پەلاماری خەڵک نادە ئەگەڵ خەڵک ڕەتفعلی خراپی بەرامبەر سەگەکان نەبێتن ئێمە هەردەم زەخت لەسەرەوە دەکەینەوە خەڵک ڕەتفعلی خراپی بەرامبەر ئاژەڵەکان هەیە بۆیە ئاژەڵەکان پەلاماری خەڵکان دەن ئێگەنا ئێمە چەندە ساڵە ناو ئاژەڵ دەژین و هەموو ڕۆژێ بڕی 400-350 کیلۆ خواردنیان پێ دەدەین ڕۆژانە لەگە 400-500 سە مامەڵە دەکەین بەڵام هەتێستا کە یەک سە ئێمەی نەگرتووە.